ئەمڕۆ پارتی دیموکراتی کوردستان مەکتەبی ڕێخستنی لە بەغدای کردەوە، هەروە بەرپرسی نوێی لەقی پێنجی پارتی لە بەغدا دەست بەکار بوو. پارتی بۆچی ئەوەندە گرنگی ئێستا بە بەغدا دەدات؟ لەسەر ئەم بابەتە میوانێکم لەگەڵ دەبێت. خاتووە شواغجاف بەرپرسی لەقی پێنجی پارتی لە بەغدا، شەوی ڕاستەوخۆ لە بەغداوە لەگەڵمانە بێت. خاتووە شواغ ئەم کاتە تا باش. ئایا پێویست بوو مەکتەبی ڕێخستنی پارتی لە بەغدا بکرێتەوە؟ کە پارتی لەقی هەبوو، بۆچی مەکتەبی ڕێخستن لە بەغدا ئەکەنەوە؟ بەڵێ زۆر سپاس. سەڵاو لە جەنابێت لە بینەرانی کوردستانی 24. ئەمڕۆ تەنها ئاڵوگۆری بەرپرسی لەقی 5 کرا بە نسبەتی مەکتەبی ڕێخستنی پارێزگای بەغدا لە ئەمادەکاریە و ئینشاءالله لە کاتێکی نزیک و بە مەراسیمێکی شایستە دەکرێتەوە. هەمومان بۆچیکەنەوە دوای کۆنگرەی 14 یەکێک بەڵێ هەمومان دەزانین کە دوای کۆنگرەی 14 پارتیمانە یەکێک لە بریارەکان ئەوە بوو و هەمان کات جەنابی سەرۆک بارزانی جەختی لەسەر دەکاتەوە کە دەبێت پارتی لە پەرێکی نوێ و لەگەڵ هەموو حزبە کوردستانیەکە لەناو هەرێم کوردستان و هەروەهاش لەگەڵ حزبە عێراقیەکان و حکوومەتی هەرێمی کوردستان لە چوارچێوەی ئەو دەسەڵاتی کە پێی دراوە لە چوارچێوەی دەستور هەرێمی کوردستان لەگەڵ وڵاتانش پەیوەندیەکانی بەهێزتر بکات. بۆیە مەکتەبی ڕێخستنی پارێزگای بەغدا بریاری لەسەر درا کە دەبێت بکرێتەوە و بەرپرسی ئەم ڕێخستنە جەنابی کاک دکتۆر فواد حوسێنە ئەندامی مەکتەبی سیاسیە و من وەکو یاریدەری دکتۆر فواد بۆ مەکتەبی ڕێخستن و لە هەمان کاتش بەرپرسی لەقی 5. هەمومان دەزانین کە ئێمە وەکو کورد نەتەوەی سەرەکی لە عێراق و هەروەهاش نەتەوەی دووهەم و وەکو ئاماژەم پێکرد نەتەوەیەکی سەرەکیە، بەڵام ژمارەی نوێنەرانی کوردستان لە ناو هۆڵی پەرلەمان ژمارەیەکی ئەتوانین بڵێن کەمە بە حکمی ئەوەی کە ئەو یاسایەکە پەسەند دەکرێت بۆ هەڵبژاردن و نەتیجەکەی دەردەکەوێت کە ژمارەکەمان کەمە. بۆیە پێویستمان بە تەوافقی سیاسی بۆ چونکە بەڕاستی ئەو مافانەکە لە دەستور چەسپاوە لە ڕێگەی جێبەجێکردنی کوردستان دەتوانێت مافەکانی بەدەست بێنێت. ئەمەش پێویستمان بە تەوافق سیاسی بۆ جێبەجێکردنی بەندەکانی دەستور بە شێوەیەکی دەستوری لەسەر ئەرزی واقع. بۆیە هەرێمی کوردستان و پارتی دەبێت پەیوەندیەکانی بەهێزتر بکات لەگەڵ لایەنەکانی سیاسی چی لەناو کوردستان و چی لەناو عێراق و چی لەگەڵ وڵاتانی تر. ئەو ئیشانەی لە نێو حکوومەتە بۆ نمونەگەر پێویستیان بە ڕایکردن بێت، بە تایبەت ئەو کێشانی نێوان هەولێر و بەغدا بۆ چارەسەرکردنیان پێویستیان بە ڕێککەوتنی سیاسیە. پارتی ئەوێ لایەنی سیاسی خۆی لەوێ بەهێز بکات بۆی هەر لەوێوە بڕیار لەسەر شتەکان بدرێت. من ئاماژەم بە خاڵێکی زۆر گرنگ گوتم پارتی بریاری داوە کە پەیوەندیەکانی بەهێزتر بکات لەگەڵ لایەنە کوردستانیەکان لە ناو هەرێم بۆ ئەوی بە یەکدەنگی و یەکریزی کورد بەهێزتر بکات وەکو مووقفێک لە گفتوگۆکانی لە بەغدا وەکو ئاماژەم پێکرد پەیوەندیەکانی لەگەڵ حزبە سیاسیەکان بەهێزتر بکات، چونکە هەمومان دەزانین کە پارتی بەهێزتر دەبێت معنی ئەوەیە هەرێمی کوردستان بەهێزتر دەبێت، بەڵام لە هەمان کات پەیوەندیەکانی پارتی لەگەڵ حزبە کوردستانیەکانش بەهێزتر دەکات. پارتی بە هیچ شێوەیەک بریاری تاکینات بە تاقی تەنها بریار نادات، چونکە ئێمە حکوومەتی هەرێمی کوردستانمان هەیە لە بیرمان نەچێت. ئەو گفتوگۆیانە لەگەڵ لایەنی حکوومەتی عێراقی لە ڕێگەی حکوومەتی هەرێمی کوردستان دەکرێت، بەڵام من ئاماژەم بە تەوافقی سیاسی. تەوافقی سیاسی لە ڕێگەی بەهێزکردنی پەیوەندیەکانی حزبە سیاسەکانی کوردستان لەگەڵ حزبە سیاسەکانی عێراقی، بەڵام بەهێزکردنی ئەم پەیوەندیانە دەبێت بخرێتە بەرژەوەندی یان خزمەتکردنی بەرژەوەندی کورد و کوردستان. زۆر باشە. خاتووە شواق گلەیەک لە پارتی هەبوو دەگوترا پارتی بە بەغداڵێ وا بەڵام ئێستا شەچێتەوە بەغدا و بە بەهێزی شەچێتەوە. وەکو ئاماژەم پێکرد ئێمە مافمان هەیە لە دەستور،
مافی ملەتی کورد چەسپاوە لەناو ئەم دەستورە بەڵام ئەمە جێبەجێ نەکراوە هۆکارەکەی ئەوەیە کە بەڕاستی تەفسیری میزاجی سیاسی بۆ بەندەکانی دەستور کرا بە حکمی ئەوەی کە هێشتان دوای 2003 هەندێک لەو عقلیاتانە کە هاتنە سەر حکم هێشتان کار بە دەستور ناکەن کە عێراقێکی ئیتیحادی فیدراڵی مرکزی نییە یعنی پێش 2003 مرکزی کەواتە هەموو دەسەڵاتەکان بە دەستێکی ئاستنی گیرا بوو بەڵام دوای 2003 ئێمە دەستورمان هەیە خەڵکی عێراق دەنگی لەسەر داوە کە دەڵێت عێراقێکی ئیتیحادی فیدراڵی مافی داوە بە هەرێمەکان و هەروەهاش بە پارێزگاکان ئەوەی کە ئێمە دەمانەوەی نەکو تەنازولێک لە مافی هەرێمی کوردستان نەکو تەنازول لە مافە دەستوریەکانی هەرێمی کوردستان بەڵکو دروستکردنی زەمینە سازیەک لە ڕێگەی تەوافقی سیاسی بۆ جێبەجێکردنی ئەم بەندە دەستوریانە کە بەداخەوە ئێمە ئەگەر دیموکراسیەکی ڕاستیقینە هەیە لە عێراق دەبێت ئەم دەستورە وەکو خۆی جێبەجێ بکرێت لەسەر ئەرزی واقعە لەلایەنی دەوڵەتی عێراقی و ئەو مؤسساتە ئەو مافانە بەدەست بێنن بەڵێ وەکو ئاماژەم پێکرد دەبێت ئێمە کار بە یەکەم لەسەر چەند خاڵەکە یەکەم شت لەناو هەرێمی کوردستان هەموو کورد یەکدەنگ و یەکدەست بێت لە کە یعنی ئەو دوو حەمرینەوە دەبێت یەکدەنگ و یەکریز بین و لەناو هەرێمیش دەبێت حیزبە کوردستانیەکان بە بەردەوامی کۆبوونەوەی خۆیان بکەن بۆ ئەوەی بتوانن بە بەهێزی یعنی پیشانی هەموو عێراقیەکان جگەلەوەی عێراقیەکان تەنها نێودەوڵەتیش چاودێری کوردستان دەکات ئەمە خاڵێکی دەبێت ئەوەش بزانین دووش بەڕاستی ئێمە وەکو ئاماژەم پێکرد تۆ ئەگەر تەوافقی سیاسی دروست کرد ئەمە معنای ئەوەیە زمینێکی سازی ئامادە دەکەیت بۆ جێبەجێکردنی بەندەکانی دەستور لەسەر ئەرزی واقع بۆیە ئێمە دەبێت زۆر بە قووەت کار بکەین لەسەر ئامادەکردنی ئەم زمینە سازی بەبوونی بەڕاستی دەبێت ئەمە وێنەکە دەبێت کامل بێت یعنی ئێمە لەناو هەرێم کار بکەین لەلایەکی ترش لەگەڵ حیزبە سیاسەکانی عێراق لەلایەکی خاڵی سێهەم بوونی لایەنی سێهەم زۆر گرنگە وەکو چەترێک بەڕاستی ئەمەش یونایتد نیشنە یان ئەو وڵاتانێک کە عێراق پەیوەندێکی بەهێزی لەگەڵیانە بەڵام دەبێت کارکردن لەسەر ئەم سێ خاڵە جگە لەم سێ خاڵەش کە خاڵێکی زۆر گرنگە بەردەوامبوونی حیزبە کوردستانەکان لە پێشگیری حکوومەتی هەرێمی کوردستان لە دوو خاڵ یەکەم خاڵ گفتوگۆکانی لەگەڵ بەغدا چونکە ئێمە وەکو ئاماژە پێکرد وەکو حکوومەتی هەرێمی کوردستان گفتوگۆ دەکەین لەگەڵ بەغدا نەکو وەکو حزب حکوومەت بە حکوومەتە دووش بەڕاستی پێشگیری چاکسازەکانی حکوومەتی هەرێمی کوردستان چونکە ئەم چاکسازیە وای کرد کە حکوومەتی هەرێمی کوردستان بتوانێت بەڕاستی مقاوم بکات ئەو هەموو فشارە خرا لەسەری بەڵام ئەو توانی قوارەی هەرێمی کوردستان بپارێزێت و هەروەهاش بتوانێت موچەی خەڵکش بدات. زۆر سپاس بۆ خاتووە شواغجاف بەرپرسی لەقی 5 پارتی لە بەغدا کە لە بەغداوە لەگەڵمان بووی زۆر سپاس.